يعني من دوێنێ خۆم بە ترسەوە مریشکەم خواردووە بیخۆینە چ بکەین؟ ناترسی ناوێ و بیخۆن و هیچ ترسێکی نییە. بابەتی گۆشتی مریشک ترس و دڵڕاوچەی لێ هاوڵاتیان دروستوە مەوەی کردووە کە بەشێک لە هاوڵاتیان کە بە ترسەوە گۆشتی مریشکە خۆن. من ئێستا هاتووەتە قایمقامەتی سلێمانی تایبەت بەو بابەتە بۆی کە کاک جەمال حسێنی لێیە کاک جەمال سڵاوە لێ بێ لە ئێستایە ئەو مریشکەی کە ئەو جۆرە دەرمانی پێدراوە کەوتۆتە بازاڕەوە؟ نەخێر کەرنتینە کراوە لە ناو پرۆژەکانایە دەژێت چاودێری لی نەچۆتە دەرەوە بڵێ. ئەمە چەند پرۆژە بەم شێوازە ئەم مریشکەی تیا بووە؟ 15 تا 16 خۆی 18 قاعەیە ئەم 18 قاعە شەد نییە هەر بەکار هاتبێ بەشێکی هەر بەکار نهاتووە بۆ نمونە ناوی هەبووە کڕیوێتی بەڵام تۆ دەبێ ئەوەی کە کڕیوێتی ئەوەیە ئەوەش لە کۆڵنەکان دوایی هەمی ڕوونە بێتەوە بەڵام خۆشبەختانە عەدەدێکی کەمە و دیادێکی ئیجابیە کە خۆ دەرخەریەوەیە کە کۆنتترۆڵێکی باشی دەرمان و کۆنتترۆڵێکی باشی بە دوواداچوون هەیە لە بۆ سەر پرۆژە پەلەوەریەکە ئەنجا یەکشت بۆ برای خۆم ڕوونکەمەوە پرۆسی بە بازارکردنی مریشک لە ناو هەرێمی کوردستانە لە بینی کە وەختێک پرۆژەیەک مریشکەکەی پێدەگا ئەم پرۆژە کە مریشەکەی پێدەکا مامەڵەکەی بەو شێوەیە دەچێتە سامانی ئاژەڵ لە سامانی ئاژەڵ مامەڵی فرۆشتن دەکا و بە فەرمی ئەدرێ بە ڤێتەنەری دکتۆرەکانی ڤێتەنەری لە سنوورەکانە دەچن پشکنین بۆ ناو قاعەکە دەکەن ئەنجا بڕیاری چوونە دەرەوەی ئەمە پێڵێن لای قاعەکان شکاندووە واتە پرۆسەکەەوە نییە هەر کەسێک قاعەکەین کردو بیخاتە بازاڕە بە ڕێکارێکی ئیداریە دەڕوا کە بەپێی تعلیماتی وەزارەتی ئێمەیە هیچ ترسێکی نییە بەڕاستی. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ لێرە کاک فازڵ قایمقامی سلێمانی لێ کاک فازڵ سڵاوە لێ بێ ئەم بابەتە ترسێکی زۆری لە هاوڵاتیان بڵاو کردووە. ترسی ناوێت. یعنی من دوێنێ خۆم بە ترسەوە مریشکەم خواردووە بیخۆینە چ بکەین؟ ناترسی ناوێ و بیخۆن و هیچ ترسێکی نییە. نەکەوتۆتە بازاڕۆ نەکەوتۆ کەرەنتینە کراوە لە من پێتەڵێم ئێمە بۆیە ئەڵێن عەمەلیەی ئیستیباقی دەستگای ئاسایشی هەرێم یعنی پێش ئەوەی مەترسیەکە ڕووبات کۆنتترۆل کراوە دەستی بەسەراگیراوە کەرەنتینە کراوە ئەمە شتێک نییە ئێمە بڵین لە خۆمانەوە واڵین لەبەرەوە هیچ مەترسیەکی نییە. باشەکو باسەکرێت لە 2025 دەرمانەدا هەڵ بووە چۆن بەکار قوربان لە 2025ەوە فکرەکەی بۆ هاتووە ڕەنگە ئەم وەجبەی وەکو تاقیکردنەوەی هێنابێ فریای بەکارهێنان نەکەوتو خۆتۆ ئەیهێنێ ڕەنگە تەوزیعەکەی پێیچوو بێت تەوزیعەکەی ئێسەوە مانگی دووە هێشتا تقریبەن وان مانگێکی شتێک کەمتر گیراون کاتی تەوزیعەکە هەیە هەر بەکاری نەهێناوە لەبەری قاعەی ئامادە نەبووە وەجبەی ئامادە نەبووە فریای ئەوە نەکەوتون بەکار لەبەرەوە ئێستا کەرنتینە کراوە یعنی حیجز کراوە کۆنتترۆل کراوە ئەوە لایەنی تەندروستی پەیوەندیدار بە تەلەفکردنی خۆ ناخرێتەوە بازار کاکە ئەوە بە هەر قەراری بێ ئەوە لیژنەی تەندروستی پەیوەندیدار ئاسایش تاحقیقەکان تەواوە بێ لیژنەی تەندروستی پەیوەندیدار ئەو قەرارە ئەیات. باشکە فازم دەرمانە چۆن هاتۆتە ناوە قوربانجان ئەوە ئێمە ناکرێت ببین بە وەکیلی دەواازەکان بە وەکیلی وەزارەتەکان ئێمە باسی سنووری قایمقامەتی سلێمانی ئەەکەین کە ئیشەکان چۆن ئەکرێت لیژنەکان چۆن ئەگەڕێن ڕۆژانە چێلگە پەلێوەریەکان چۆن بەسەرەکەنەوە ئێمە ئەزانین حەجمی مەترسیەکان چەنە بۆیە ئەوە بە یەقین قساکەین ئەیناخۆ ڕۆژێ لە ڕۆژان کە حەجمی مەترسیەکان لە کاتی ئەنفلۆنزای باڵندەیە کە حەجمەکەش گەورە بۆ حکومەت نەیشاردوێتەوە بەدەیان و سەدان هەزار مریشکی تەلەف نەکردو بەرچاوی خەڵکەوە یخۆ شەرمیتیانی ئەوە خۆمانەی خۆینی تر ئێوە خۆنیان ناخۆنەوە پینی خۆتە بیخۆن چۆن نایخۆن ئێمە خۆمانەی خۆین. بەڵێ ئەوە کە جوویستی بوون ئەمە تایبەتە بە ئەو زانیاریانە لەبارەی مریشکەوە کە ترس و دڵڕاوچەی لای هاوڵاتیان دروست کردووە بۆیە قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بە وەکالەت باز دەواکە کە مریشک بخۆن و هیچ مەترسێکی